تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بەردەوامین خۆشەویستان دەچینە لای بەشێک لەو گەلانەی کە زۆر چادەخۆنەوە بەڵام بەپی داتایەک دەرکەوتووە هاوڵاتیانی تورکیا زۆرترین ڕێژەی چادەخۆنەوە. دیارە لە زۆرێک لە ئاژانس و پەیجە سەرچەکانی ئاژانسەکان بۆ نمە تورک پرێس ئەم بابەتی لای خۆی بڵاو کردەوە بە هەمان شێواز دەیلی سەباح ئەم بابەتی لای خۆی بڵاو کردەوە دەڵێ گەلانی تورکیا یاخود خەڵکی تورکیا زۆرترین ڕێژەی چادەخۆن بە جۆرێک لە ساڵێکدا 1300 کوب چادەخۆنەوە لە وەرزی زستاندا ڕێژەکە زیاترە دەچین ناوەڕۆکی توێژینەوەکە و بابەتەکە زیاتر بۆیەوە دەخەینە ڕوو. سەرۆکی ژووری قاوەخانە کللتوریەکانی شاری ئەستەمبۆڵ سەردار شاهێن دەڵێت هەر وڵاتێکی تورکیا ساڵانە نزیکەی 1300 کوب چادەخواتەوە کە نزیک دەبێتەوە لە 1.3 کیلۆگرام بۆ هەر ساڵێک. هەروە ئاماژە بەوەش دەکرێت باکارێنانی چا لە تورکیا لەگەڵ دابەزینی پلەکانی کەشوهەوا زیاتر دەبێت. با پێی لیژنەیەکی نێودەوڵەتی بۆ چاش تورکیا لە لیستی ئەو وڵاتانەدا هاتووە کە زۆرترین چا بەکار دەبن. بەپێی داتاکان هاوڵاتی لە وڵاتەدا ڕۆژانە بە نزیکەی 3 بۆ 5 کوب لەباری ئاسایی دەدەخواتەوە لە ڕۆژەکانی زستاندا یاخود وەرزی سەرمادا ئەم ڕێژەیە بۆ 10 کوپی ڕۆژانە بەرز دەبێتەوە. سەرۆکی ژووری قاوەخانە کللتوریەکانی شاری ئەستەمبۆڵ لە تورکیا ئاماژە بەوەش دەکات خواردنەوەی چا لە تورکیا جگەل لە کافتریا و چایخانەکان وەک نەریتێک لە میوانداری بۆنە کۆمەڵایەتی و چاوپێکەوتنی کار و هەروەها چاوپێکەوتنی هاوڕێیانە بەکاردەهێنرێت. بەواتایەکی تر چا وەکو نەریتێکی کۆمەڵایەتی میشە تەماشا دەکرێت. ئەو وڵاتانەی کەسەکانیان بە شێوەیەکی گشتی زۆرترین ڕێژەی چا دەخۆنەوە بەم شێوەیە پلەبەندی بەکارهێنانیان بۆ کراوە بە گرام بۆ ساڵانە. بۆ نمونە سعودیا ساڵانە هەر تاکێک 900 گرام بەکاردێنێت. ژاپۆن ساڵانە هەر تاکێک 970 گرام لە چا دەخۆنەوە. پۆڵەندا ساڵانە 1 کیلۆگرام بۆ هەر تاکێک. میسر ساڵانە 1.1 کیلۆگرام. نیوزلەندا ساڵانە 2.1 کیلۆگرام. مەغریب ساڵانە 2.1 کیلۆگرام و رووسیاش ساڵانە 3.1 کیلۆگرام لە چا بەکاردێنێت و بەریتانیاش ساڵانە 9.1 کیلۆگرام و ئێرلەنداش ساڵانە 2. ببورن بەریتانیا 1.9 کیلۆگرام و ئێرلەنداش 2.2 کیلۆگرام بۆ هەر کەسێک. تورکیاش لێشتا لە ڕیزبەندی یەکەمینی چاخۆرەکانی جیهاندا.